بابەتی ئەمڕۆمان زۆر گرنگە باز لە ناڕێکی ددانەکەی میزانین هۆکارەکان چییە کە کەسێک ددانەکانی ناڕێک و پێکە بێت و هەروە باز لەواکەین کە کاریگەری ئەو ناڕێکیە چی ئەبێت لەسەر ژیانی ئەو کەسە و باز لەوە شەکەین کە باشترین چارەسەرەکان و گونجاوترین چارەسەرەکان چۆن هەڵ ئەبژێڕێت بۆ ئەو چارەخوازە لەلایەن دکتۆر محەممەد ئەحمەد هەمەوەندی کە بەڕێزیان پزیشکی ددانن بەخێربێ دکتۆر بەیانیت باش. زۆر سپاس دکتۆر سەرەتا بە لە ناڕێکیەکە و دەست پێ بکەین میزانی ناڕێکیدان واتای چییە؟ بەڵێ سپاسانەکەم ناڕێکی ددان بریتیە لە قەرەباڵغی لەسەر دانەکان یان ناڕێکی بە شێوازێکە بۆشایی لە دانەکاندا هەبێ یان ناڕێکیەک لە ڕیزبوونی دانەکانە هەرێک لەمانە چ ئەوەی کە بۆشایی بێکە بە کوردەواری خۆمان پێڵین دانی شەش یان ئەگەر کەسێک قەرەباڵغی لە دانەکانیان هەبێ یان دانەکانی لەسەرێک بێ ئەمانە هەمویان ئەکەونە بواری ناڕێکی دانەوە. باشە هۆکارەکان چییە کە ددان ناڕێک دەرەچێت؟ بەڵێ ددانی ناڕێک کۆمەڵێک هۆکاری هەیە یەکێک لەو هۆکارانەی کە زیاتر ئەگەڕێنەوە بۆ کاتی منداڵی و حتا با بڵێن پەیوەندی بە لایەنی بۆ مایەوەییشەوە هەیە بریتین لە هەندێک حاڵەتمان هەیە کە قەباری دانەکان گەورەترە لە قەباری شەویلگەی کەسەکە لەو حاڵەتانەیە ناڕێکی دروست دەبێ یان بە پێچەوانەوە جاری وا هەیە شەویلگەکە گەورەیە بەڵام قەبارە و سایزی دانەکان بچووکە ئەلەم حاڵەتی دۆمیانە بۆشایی دروستە بێ شاشی دروستە بێ لە دانەکانە لە هەندێک حاڵەتا کە هەمانە مەسەڵەن قەباری شەویلگەکە مەبەستمان لە ئێسکی شەویلگەی کەسەکەیە لەگەڵ قەباری دانەکانیش گونجاون پێکەوە تا ڕادێکی زۆر پێکەوە ئینسیجامیان هەیە بەڵام بەهۆی کۆمەڵێک هۆکاری ترەوە ئەبێتە هۆی ناڕێکی بۆ نمونان کە لە باوترینیان پەنجەمژینە لە تەمەنی منداڵیە کە پەنجە گەورە بەکارهێن بۆ ئەوە ئەبێتە هۆی ناڕێکی و دروستبوونی ناڕێکی لە دەم و ددانی منداڵدا جگە لەوەش کۆمەڵە هۆکاری ترمان هەیە وەکو هەندێک حاڵەتی نەخوازراوی حەوادیسی سەیارەوە یان کەوتن لە کاتی منداڵیە تێکچوونی شەویلگە تێکچوونی جووتبوونی ددانەکان لەو حاڵەتانەشە ئەوانە هەمویان هۆکارن بۆ ناڕێژ. باش ئەوی تێگەیشتەمان لێکیان پەیوەندی هەیە بە با بڵێن کەسەکە لەژێر دەسەڵاتی خۆیان نیە پەیوەندی هەیە بە شەویلگە و دانوانەوە و هەندێکی تریشیانەی پەیوەندی بە خوانەی کە لە مناڵیە ئێمە ئەتوانین بیکەین بە دوو بەشەوە ئەوە هەندێکیان لە دەروی کۆنتترۆلی کەسەکەیە کە حاڵەتی بۆ ماوەیە وەکو ئێسکی شەویلگە بچووک بەیان گەورە بەیان سایزی دانەکان ناڕێک بەیان هەیە دانەکانی هەر بە ناڕێکیەت یان با بڵێن شتەکەت زیاتر بۆ ماوەیە بەڵام هەندێکمان هەیە لە ژێر کۆنتترۆلی کەسەکەیە کە ئەویش وەکو خۆت فەرمووت ئەو خوانەی وەکو پەنجەمژین یان هەندێک حاڵەت هەیە کە ئەمەیان زۆر کاریگەری هەیە لەسەر ناڕێکی کێشانی ددانە شیریەکان لە کاتی خۆیانە نمونە زووتر لە کاتی خۆی دانەکان ئەکێشن کە ئەویش زیاتر پەیوەندی بە دایکان و باوکانەوە هەیە کاتێککە منداڵەکە ئازاری ئەبێت پەنا بەنەبەر کێشانی دانەکە و دانەکە چارەسەر ناکەن یەکسەر ئەیکێشن و بە هەمانای ئەوەی کەڵەن ئەم دانەدانی شیریە و کاتیە و ئەکەوێت و دانێکی تازەیەتەوە بەڵام ئەوە زۆر کاریگەری هەیە چونکە دانە هەمیشەییەکان پێبەپێی دانە شیریەکان لێنە دەرەوە یعنی ئەوان ڕێنیشان دەرن بۆی کە دانە هەمیشەیەکان بێنە دەرەوە لە تەمەنێکی گەورەیە بۆی ئەگەر لە حاڵەتێکە دانە شیریەکان لا ببرن ئەوە احتیمالی زۆری هەیە کە دانە هەمیشەیەکان بە خوااری و بەناڕێکی بێن ئەوانیان دەرەوەی کۆنتترۆلی کەسەکەی باشە باشە دکتۆر حاڵەتێکی ترمان هەیە دانەکان ڕەنگە ناڕێک و پێک نەبن بەڵام ناشرین بن بۆ نمونە ڕەش بن ئیتر شێوەیەکی ناشرین یاوە بە کەسەکە ئەمەش هەرەچێتە ئەو بوارەوە بڵێ ئێمە لە بواری با بڵین بابەتی ناڕێکی زیاتر ئەو هۆکارانی هەیە بەڵام هۆکاری شی ترمان هەیە کە با بڵێن دانەکان جوان دەرناکەون کۆمەڵێک هۆکاریان هەیە چێک لەوانە بوونی ڕەنگە لەسەر دانەکان یان بوونی نیشانە هەندێک حاڵەتمان هەیە چۆن مەسەن نیشانە لەسەر پێست دروستە بێتوانە ئەکی دەوانە هۆکاری تەندروستی و هۆکاری تۆبی خۆی هەیە بەڵام لە لای چارەخواز و لە لای نەخۆش بە نیشانە لە پێست دەرەکەوێ مەسەن خاڵ یان نیشانە لە پێستا هەیە هەندێک حاڵەتمان هەیە لەسەر دانەکە
بەشی میناکە گەشەی نەکردووە وەکو نیشانەیەک دەرەکەوێت هەندێک حاڵەتمان هەیە دانەکان لە تەمەنی زۆر منداڵیان کە منداڵەکە لەسپی دایکیا بووە بەهۆی بەکارهێنانی هەندێک عیلاجەوە کە دایکەکە بەکاری هێناوە دواتر دانی کۆرپەکە ڕەنگی ئەگۆڕێ ڕنگ و شکلی دانەکە فەرقەکات هەندێک حاڵەتی ترمان هەیە ڕەنگەکەی هیچ کێشەیەکی تیان نییە بەڵام شکلی دانەکان وەکو شکڵێکی دانی ستانداردی هەموو کەسێک نییە سایزی دانەکان لە دانێکەوە بۆ دانێکی کە فەرقەکە مەسەرن بۆ نمونەوە پێویستەکە ئەم دوودانی پێشەوە کە بە زمانی ئاسایی خەڵک پێڵەن دوودانی کەروێشیەکە بەقەیەک بن بە سیرەکەی بەقەدەر یەک نین یەکیان بچووکترێکیان گەورەترێکیان کورتترێکیان درێژترە ئەو حاڵەتانشمان هەیە ئەمانەش هەمویان وەکو ناڕێکیەکیان وەکو ناشرینیەک بۆ دەموچاوی کەسەکە بۆ پێکەنینی کەسەکە دەرەکەوێت ڕاستە دکتۆر باز لە کاریگەریەکانی ئەو ناڕێکی کە باسمان کردوارەوە ئەم ناشرین دەرکەوتنی دانەکانە بکەین لەسەر با بڵین کاریگەریەکانی چێبە لەسەر تەندروستی کەسەکە لەسەر کردداری با بڵین کردارەکانی ناودەم و هەروها لەسەر دەرونی کەسەکانش بەڵێ ئەم ناڕێکیە یاخود ئەو ناتەندروستیە لە زەردەخەنەی کەسەکەیە لە پێکەنینی کەسەکەیە کۆمەڵە کاریگەری دروستەکە یەکەمینیان کاریگەری تەندروستی دروستەکە لە ڕووی جوینەوە لە ڕووی خواردنەوە کە ئەوە بۆ ئەو حاڵەتانی کە دانیان جووت نابن ئیتباقی دانەکانیان کە ئەشتێتە سەر یەک مەزبوط دانیان جووت نابێ کاریگەری دروستەکە کە لە بۆ خواردن کە ناتوان خواردن بە باشی بجوون ئیتر ئەویش دواتر بە دوای خۆیان زنجیرەیەک مەشاکلی تر دروستەکە وەکو مەشاکلی گەدە و ڕووی خۆڵەوە ئەوە چکە خواردنەکە بە جوراوی ناچێتە ناوگەدەوە بەشێکی تریان ئەبێتە هۆکاری دروستبوونی تێکچوونی دەربڕینی هەندێک حرف یاخود با بڵین تەلەفۆزکردنی هەندێک مەخرەجی هەندێک حرف بەهۆی دانەکانەوە دروستە بێت لەو حاڵەتانەیە کە ناڕێکی یان ناڕێکیەک هەیە لە جوودبوونی دانی کەسەکەیە تەلەفۆزکردن و با بڵین پرۆناسیشنی هەندێک حرفی تێگەچێ ناتوانێت بە تەواوەتی کەسەکە ممارەسەی هەندێک حرفی وەکو سین شین ئەوانە بکات کاریگەری دروستەکە لە ڕووی قسەکردنەوە بەدەر لەوە کاریگەری دروستەکە لە ڕووی دەرونیەوە بۆ نمونە و کەسانەی کە دەرکەوتووە ینی توێژینەوە کراوە کەسانی کە زەردەخەنەکانیان تەندروست نییە خود زەردەخەنەکانیان جوان نییە دایمە لەناو کۆمەڵگایە کەمتر پێەکەنن و حاڵەتی کیشا کە پێ بکەنن هەوڵێن دەمودانیان پشارنەوە دایما لێوێ هێنێتە خوارەوە اینجا پێەکەنێ یان دەسەگرێ بەدەمێەوە بە شەیمێکەوە بە شەرمێکەوە پێەکەنێ جگەلەوە کاریگەری هەیە لە تێکەڵاوبوونیان وەکو کۆمنیکیشنی با بڵین قسەکردن لەگەڵ بەرامبەر پەیوەندی لەگەڵ بەرامبەرە ئەو کەسانی کە ناڕێکیان هەیە دایمە خۆیان لە پەیوەندی لەگەڵ بەرامبەرە ئەشارنەوە بە تایبەتی ئەو پەیوەندیانەی کە سۆشیاڵی و دەرەکەوێت لە تەلەڤیزیۆنایان لە بوارەکانی سوۆشیال میدیایە لەبەرەوە ناڕێکی دەمودان کاریگەریی زۆر زۆری هەیە هەموو کولانە تەندروستەکەی هەموو کولانی جوانکارەکەی هەموو کولانی دەرونیش باشە دکتۆر ئێوە کاتێک کە چارەخوازەیە بۆ وڵاتان ئەو کێشانی هەیە کە باسمان کرد چۆن ئیتر بڕیارێن دەسەکەن بەوەی کە چارەسەر بکەن چۆن تێئگەێنن چۆن ئێوە لەو تێئەگەن بزان چی ئێوە چی ناوێت و ئێوەش کارێکی خۆتانی تێبگەێنن کە پێویستی بەمەیە و پێویستی بەمەنیە بەڵێ تەمعەن ئەم بواری کە جەنابەت هەڵبژاردووە ئەم بابەتەی لەسەر ناڕێکیدان بەشێکی زۆری پەیوەندی بە ڕاستکردنەوەی دانەوە هەیە کە ئەوان پسپۆڕی من نییە سەرەتا شارویستم ئەوە ینی قسەی تیان نەکەین بەڵام بوارەکەت زۆر زۆر جوان هەڵبژارد شکە بەڕاستی ئەوەی کە ئێستا ئەبیندرێت با بڵین کە بەداخەوە پزیشکانی ددان تەعامل ئەکەن لەگەڵ چارەسەرکردنی ناڕێکیدانە بەشێکی زۆریان بەداخەوە ناتەندروستە چونکە ئەو چارەخوازانەی یەنە کلینیکەکانیان سەردانی پزیشکانی دانەکەن دانیان ناڕێکە یان پێویستی بە جوانکاریەک هەیە ئێمە جوانکاریەکە لە مێشکی چارەخوازەکانە و لە مێشکی زۆربەی پزیشکانە بەداخەوە کۆبۆتەوە لە مۆزوعی هۆڵی سمایل وازین هەر ناڕێکیەک هەبێ ئەکسەر ئەبێ بڕۆ بۆ هۆڵی سمایل و هۆڵی سمایل بکە و دانەکانت بچووکەرەوە و بیکە بە چیف و چیوچیەوە باش ئەو بابەتێکی گرنگە بازیاتر ڕوونکردنەوە بین لەسەری اینجا پرسیارەکەی جەنابەت کە ئەفەرمووی چۆن تەعاملیان لەگەڵاکەن زۆر زۆر گرنگە کاتێک چارەخوازێتە کلینیک کۆمەڵێک شت بکەین بە پرەنسیب بۆ خۆمان ئێمە وەکو پزیشکانی دەدان یەکێک لەوانە تەمەنی چارەخوازەکەیە ئایا تەمەنی ئەم چارەخوازە چەندە یەکێک لەوانە شێوازی ناڕێکەکەیەتی ئایا ناڕێکەکەی تا چ ڕادەیە کە ئایا دانەکانی بۆشایی تێدایە یان دانەکانی قەرەباڵغن و لەسەر یەکن حاڵەتێکی تر لەوە کە زۆر زۆر گرنگە
ڕوویدەم لە پزیشکانی ددانی هاوڕێمە و لە خۆشم پێش هەموو کەس حاڵەتی جوودبوونی دانەکانی ئادانی ئێتباقی دانەکانی چۆنە دانی چۆن ئەچێتە سەریەک دانی چۆن جوتە بێ بەم شێوازە بۆی ئەلەو حاڵەتە عیلەی تێبکەین زانی چۆن چۆناهیە چونکە دیاریکردنی تەمەنی چارەسەریەکە یعنی کە تۆ چارەسەریەک ئەەکەی بۆ چارەخوازێک ئەو عیلاجی تۆ تەمەنی عیلاجەکە چەند ساڵ بمێنێتەوە کاریگەریەکەی بەو جوتونی دانە دەرەکەوێت ئەمانە زۆر گرنگە کە وەکو پرەنسیپێک پێشەکی کە چارەخوازەکەی تەلامان ڕەچاوی بکەین وەزائیدەن اینجا کە ئەم خاڵانەمان تێپەڕان ئەچین بۆ خاڵی دوای ئەویش دروستکردنی پەیوەندیە لەگەڵ چارەخوازەکە کە ئەوەش زۆر مەبەستمە باسی بکەین ئەو پەیوەندی چۆن دروستکی بووی لە چارەخوازەکە تێبکەی بزانی پێویستی چارەخوازەکە چییە ئەگەر تۆ هەر پزیشکێک بتوانێت تێبگات کە پێویستی چارەخوازەکەی چییە ئەو کاتە چارەسەرەکەی زۆر بە ئاسانیەتە دەست باشە ئێوە وەکو پزیشکانی دان وەکۆ زانین کە هەندێک لە چارەسەرەکانی دان با بڵێن تێچوێکی زۆری هەیە لەو لایەنەشەوە بە چارەخوازە کە ئەڵێن کە ئەو تێچووی هەیە ئەمەیان بکەی باشترە بۆت ئەمان نەکەی باشترە بۆت ئاتە مشاورە لە بینی خۆتانە پرسیارەکە دەکەم بە دوو بەشەوە ئەوەی کە ئەڵی کەمان باشترە بۆت با لەوانەوە دەست پێ بکەین هەندێک حاڵەتمان هەیە مەسەلەن بۆ ئەوی کە باشترین هەڵبژێرین بۆ چارەخوازەکە ئەبێ ئەو خاڵانی بیدایەت باسم کرد بگەینە پێش چاوی خۆمان بۆ نمونە لە تەمەنێکی زۆر منداڵیایە 18 ساڵیان 20 ساڵە دانی ناڕێکیان جاریەوە خوار 18 ساڵیشە بە هیچ نوع نابێ بچین بۆ مۆزۆعی کیف و هۆڵی ئیسمایلۆوانە بێ هەوڵ بین بە زۆرترین با بڵین بە زۆرترین زەختی خۆمان ئیتر بە هەر چۆنێک بێ بە تێگەاندنی نەخۆشەکات بە تێگەاندنی چارەخوازەکە کە هۆڵی ئیسمایل نەکاو بچێت هەوڵ بات لە ڕێگەی دانانی تەلەوە لە ڕێگەی دانانی ڕاستکردنەوەی دانەوە دانەکانی ڕێک بکات ئەبێ ئێمە لێرەیە با بڵین هەموو جارێک هەوڵ بین وا تەعامل بکەین کە ئەو چارەخوازەی لە بەردەستمانایە یان کەس و برا و خوشێکی خۆمانە یان بۆ خۆمانین و ئەچین ئەو چارەسەریاکەین لێرە ئەبێ هەڵبژاردننی جۆری عیلاجەکە لەلایەن پزیشکەکەەوە بێت بە شێوازێکی زانستی هەندێک حاڵەت هەیە هەر پێویست دەکات هۆڵی ئیسمایلی بۆ بکە ینی ئەویش هۆڵی ئیسمایل شتێکی زانستیە و حاڵەتی تایبەتی خۆی هەیە ئەوە نییە بە تەواوەتی ڕەتی بکەینەوە بڵێن هۆڵی ئیسمایل شتێکی غەڵەتە نا من خۆم ینی شارەزایی من لە بواری هۆڵی ئیسمایل و چاندنایە ئەستا بەڵام ئایا بۆ چه حاڵەتێک هۆڵی ئیسمایل ئەەکەین بۆ چه حاڵەتێک تەلدانین بۆ چه حاڵەتێک پێویستە لە جیاتی هۆڵی ئیسمایل کیفی ددان بکەین نەکیفی هۆڵی ئیسمایل کە جیاوازە بۆ چه حاڵەتێک پێویستەکە بەس پیکردنەوەیکی بەسیط بکەین هەندێک حاڵەت هەیە تەلامان ئێمە قەنەعەتی پێکەین کە دانەکانی ڕێکە مەزبوطە جوانە بەس پیکردنەوەیکی لەیزەری بکات و ئەوەندە کافیە بووی هەندێک حاڵەت هەیە نا بەوەش قەنەعەت ناکات ئەوێ دانی سپیتر بێ جوانترێ ئەچین بە هۆڵی ئیسمایل پێویست ناکات کیفی بۆ بکەین بە پێی حاڵەتەکان ئەتوانین با بڵێن ئیندیکیشنەکانی خۆی هەڵیان بشێرین وەکو ئەوەی کە ئەفەرموویت مەسەلەن چۆن چۆناهی بە چارەخوازەکە بڵین ئەم چارەسەریە تێچووەکەی چەندە ئەگەڕێمە بۆ ئەو نقطەی کە باسم کرد کە ئەویش پەیوەندی بە پەیوەندی بینی پزیشکەکە و چارەخوازەکەەوە هەیە زۆر گرنگە کە پەیوەندیەکی باش لە بینی پزیشکەکە و چارەخوازەکەیە هەبێ ئێمە لەو جۆرە پەیوەندیە ئەگەر تۆزە بچینە دەرەوەی بابەتەکەی خۆمان دوو جۆرمان هەیە پەیوەندی ستونیمان هەیە لەگەڵ پەیوەندیەکی ئاسۆیمان هەیە بەداخەوە ئەو پەیوەندی کە ئێستا لە کوردستان و لە عێراق و تا بڵین شەرقی ئەوسەتی شار بەرجەستە ئەکرێ پەیوەندیەکی ستونیە لە نێوان پزیشک و چارەخوازەکانە ئەویش بە مانای پلەبەندی دایمەن کە چارەخوازێتە لای دکتۆر وا بیرەکاتەوە کە ئەمە دکتۆرە و شەهادیشی هەیە و لەو بەرزترە عیندایمە خۆی بە پلێک کەمتر تعاملەکە بات شەرمێکەوە تعامل لەگەڵ پزیشکەکەی ئەکات ئەوە لە مایندی چارەخوازەکە لە مایندی پزیشکەکانیشە بەداخەوە هەمان شتە خۆی بە کەسێکی ئەوەتر ئەبینە ینی با بڵین وەکو ئەوە ناوەکو گەورەی بەس بەهۆی زانین و شەهادە و عیلمەکەیەوە لەواچێ خۆی تۆزێک بە ئەوەتر بەڵام ئەم پەیوەندیە سەرتاپای غەڵەتە مەفروض وایە پەیوەندی نێوان پزیشکی ددان یان هەر پزیشکێک بە ئام قسەکەم لەگەڵ چارەخوازەکەی پەیوەندیشی ئاسۆیی بێ نابێستونی بێ ئەبێ من لەگەڵ چارەخوازەکەم خۆم بە هەمان پلە ببینم و بە هەمان پلش بتوانم بچمە ناو مایندێ و لی تێ بگەم بزانم چی پێویستە پێویستەکەی و چییە اینجا ئەتوانم چارەسەرەکەی بۆ بکەم نابێت ئەو مێز و کورسی کە دا ئەندرێ لە بینی چارەخواز و پزیشکە ئەو پەیوەندیە ستونیە دروست بکە بێ ئەو مێز و کورسی کە لە بینی
پزیشک و چارەخوازەکەیە هەیە پەیوەندیشی ئاسۆی دروست بکە ئەمەش لە ڕێگەی ئەوە بێت کە بتوانرێت کۆمیونیکیشنێک و پەیوەندیکی باش دروست بکرێت کە بتوانیت لە نەخۆشەکە تێبگەیت اینجا بینەوە سەر بابەتەکەی خۆمان لەو حاڵەتەیە کە توانیمان ئێمە لە چارەخوازەکە تێبگەین ئەو کاتە ئەزانم دانە ناڕێکەکانی ئەو چی پێویستە ئەو چی لە مێشکایە چی بینیوە لە سوۆشیال میدیا چی ڕکلامێکی بینیوە چونکە جاری وایە ئەنواع ڕکلامی زۆر خەو خەیاڵە بینێ ڕسمتان بۆ بێنێ بڵێ ئەمێ لەوە سەد لە سەد وایە ڕسمە هێنێت شتە هێنێت مەسەلە من چارەخوازم هەبووە هاتووەڵێ دکتۆر بۆچی لە شوێنانی تر وتیانە ئەم حاڵەتی تۆ تەنها بە یەک ڕۆژ چارەسەرەکرێت بۆ لای تۆ ئەڵێ هەفتەیەکی پێچێ فەرقەکە لە چیایە حەقی خۆشێتی پرسیار بکات چونکە بەداخەوە ئێستا سوۆشیال میدیا چۆن لایانی باشی هەیە کۆمەڵک لایانی خراپی دروست کردووە لەسەر کاری پزیشکیش و بەتایبەت کاری پزیشکی دەدان کۆمەڵێک ڕکلامی زۆر بازرگانی ئەبینین کە ئەوانە ئیشەکەی تۆزێک تێگاوە بەڕاستی مەسەلەن هەندێک هەشتە بینی هۆڵی ئیسماعیل لە ماوەی 10 ساعاتە و لە ماوەی 2 ڕۆژە و لە ماوەی 1 ڕۆژەوە باشترین ئەجیزە و باشترین ستافت هەبێ ناتوانانی لە ماوەی چەند ساکژمێرێکا بتوانانی هۆڵی ئیسماعیل ئەبێ چی بێ و هۆڵی ئیسماعیلە ئەگەر گریمان هەش بێ بەرجەستەش بکرێت ڕاستە دکتۆر با باسی ڕێنمایەکانی جەنابەت بکەین بۆ جەنابەت بزانم ئەخوێنی لە بواری چاندنی ددان و هەروە چیتر چاندن و نەشتەرگەری چاندن و نەشتەرگەری باشە باس لەو حاڵەتانە بکەین باس لەو ڕێنمایانە بکەین کە زۆر گرنگە ئێمە لە مناڵیەوە تازە مناڵی خۆمان هیچ بەس مناڵەکانمان ئەو نەوانەی کە با بڵێن یان گەورە بن ڕێنمایەکان بۆ ئەوی کە ددانەکانیان زۆر تەندروست بێ ڕوا ددانەکانیان لە دەستنێ لە کاتێکی زیاد ددانەکانیان خراپ نەبێت ناشرین نەبێت بێگومان ڕێنمایەکان با بڵێن بە شێوازە گشتێکی زۆرن کە بەردەوام باسەکرێ و بڵاوەکرێتەوە بەڵام ئێمە کۆمەڵێک شت هەیە کە زۆر بە گرنگی ێزین و بەردەوام دووبارە شێکەمەوە لە زۆربەی بەرنامەکانە کە بەشداریم کردووە ئەویش خۆی لەوە ئەبینێتەوە ئێمە منداڵ هەموو جارێ دکتۆر هەڵگوردی هاوڕێ مەڵێ ئەڵێ کە لە دایکەکە بەتەما بوو سکیپڕ بێ ئەبێ گرنگی بە دانی منداڵەکە بێت و بزە بدوایە چونکە هەر لەو حاڵەتەوە ئێتر دانی منداڵەکە دەسەکە بە دروستبوون ئەبێ ئیشی لەسەر بکرێ دواتر کە منداڵەکە لە دایکە بێت لە یەکەم ددانیەوە کە یێت ئەبێ دانی بشۆرێ ئێمە مەسەلەن جارانە مامیزیان و دەبێت دانشۆردن تەخیر بکرێ بۆ ئەو کاتی مەسەلەن دانی هەمیشەیەکانیەتیان هەتا تەمەنی بێ بە 2 ساڵ بە ساڵێک بە ئێستا جاریان منداڵ لە 5 مانگیا دانیە لە 6 مانگیا دانێ بێت لە یەکەم دانیەوە هەوڵی بین لەگەڵ یا و دانەکانی ئاگامان لێ بێ و بیشوین وەکو با بڵێن وردە لەگەڵ گەورەبوونی تەمەنی منداڵەکەیە سەردانکردنی بۆ لای پزیشک چکە هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە حاڵەتی تێکچوونی شەویلگەی منداڵ ئەگەر لە تەمەنێکی منداڵی 6 ساڵی 8 ساڵی 10 ساڵی فریای بکەوێ تەنها بەدانانی تەلێگیان بەدانانی ئامێرێکی تایبەتی ئەتوانە ڕێک بکرێتەوە بەڵام ئەگەر لەو حاڵەتە فرای نەکەوی کە کەوتە تەمەنی سەروی 15 ساڵیان 8 ساڵ ئەبێ نەشتەرگەریکی زۆر گەوری بۆ بکرێت بۆی شەویلگەی دەستکاری بکرێت لەبەرەوە سەردانکردنی پزیشک ئاگالێبوونی دایک و باوکان و بەردەوام با بڵێن کە پێڵێن چێکەپی بەردەوام نەک هەر لە حاڵەتی ئازار و بە زۆر بچیت بۆ دکتۆر ئازارت هەبێ اینجا بچیت یان زەڕوربی بە شتێک اینجا بچیت ساڵانە یان 6 مانگ جارێک چێکەپێکی مەزبوط و شوشتنی دانەکان ڕۆژی 2 جار شەوان پێش نووسن بەیانیان دوای خواردنی بەیانی بەکارهێنانی پەتیدان ئەمانە ڕێنمایی من باشە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمانە بێت